دۆستان ئازیزانی خۆشەویست، دەمەوێت پێتان ڕابگەێنم کە ئێستا هەموو جیهان سەرقاڵی ئەوەن کە دەنگ دەدەن و پشتگیری دەکەن لە کەمپێنی خاک بپارێزە. وە پێویستە ئەم پشتگیریە لە هەموو جیهاندا بگاتە 3 ملیار و نیو کە ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە و پێویستە ببێتە یاسایەکی نێودەوڵەتی. ئەم یاسایە نێودەوڵەتیە تایبەت دەبێت بۆ پارێزگاری لە خاک و لە بۆی زەمین. زۆر دڵخۆش دەبم ئەگەر ئێمە کوردیش وەک نەتەوە بچینە ناو ئەم کەمپینەوە، هەوڵ بدەین کە دەنگی خۆمان وەکو نەتەوەکانی کە بدەین بەم کەمپینە خاک بپارێزە. خۆتان دەزانن دیاردەی خۆڵبارین لەم ساڵانەی کۆتایی لەم ساڵانەدا بەڕاستی بەرۆژی گرتوین و ژیانی لێ ناخۆش کردوین. ئەمە یەکێکە لەو دیاردیانەی کە خاک وردە بەرەو بیابان دەچێت. ئەم بیابانش وای لێ دێت کە مرۆڤی تر نەتوانێت ژیان بڕێتە سەر لەسەر خاک. لەبەر ئەوە ئەمە کەمپینەکە ئێمەی کورد پێویستە پشتگیری بکەین، هەوڵ بدەین بچین ناو کەمپینەکە و بە هەمومان بڵێن خاک بپارێزە.